ئەگە هەر کەسێ گوناهی کرد و لەسەری بەردەوام بوو هەر بەردەوام بوو هەر بەردەوام بوو وهای لێت کە طبیعی ئەبێتەوە بەلایەوە گوناهەکان و کەسێک حیسابەکرێت لە کەسە غافڵەکان فردێک ئەبێت لە ئەفرادی غافلین طبعاً غافلین زۆر خەتەرێکی زۆر گەورەیە ئینسان کە غافڵ بوو لەخوا ئەو دڵی کە گەیشتە ڕوتبەی غافلین ئیتر تەواو نورەکەی کوژاوەتەوە نوری ناو دڵی ئەفەرمێ هەندێک لە سەلەفی صالح فەرموویانە کەلا بەل ڕانە عەلا قولوبهم ما كانوا يكسبون بەهۆی ئەو شتێک کە کەسبیان کردو خوا مۆریەوە لە دڵیان ڕانە عەلا قولوبهم وهو الذنب بعد الذنب ئەفەرمێ بریتێ لە چی یعنی چۆن دڵی داکوتاون مەسەن مۆری لێداون ئەفەرمێ گوناه بە دوای گوناه ئەیکەن کاتێک ئەزانی مۆر لە دڵیان دراوە ئیتر هەستیان نامێنێ ئەچن ناو غافڵەکانەوە ئەفەرمێ حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گەورە پیاوی تابعی ئەفەرمێ گوناهە کرد بەسەر گوناهە گوناهە کرد بەسەر گوناهە لە ئەخیرە حتى يعمي القلب حتى دڵی ئینسان کوێرە بێت ئێمە شتێکمان هەیە پێوترێ بەسەر شتێکمان هەیە پێوترێ بەسیرەت بەسەر ئەم چاوەی سەرمانە کە ئەبینێ بەسیرەت چاوی ناخمانە کە ئەبینێ لە فەرمای شتێکە ئەفەرمێ ئینسانی موسڵمان سنەتەکە شوێن پێغەمبەریان صلی الله عليه وسلم لە هەموو شتێکە ئەکەوێ حتى ئەفەرمێ كنت بصره الذي يبصر به خوا ئەفەرمێ ئەبمە ئەو چاوەی کە پێ ئەبینێ بۆیە چاوێکی باطینی ئینسان هەیە بەسیرەتی ئینسان چەند خواناز بێ زیاتر چاوی کراوەتر ئەبێ باشە و خراپە زیاتر لە یەک ئەکاتەوە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یەکێکە لەو کەسانەی کەوا مولهەمە لەناو ئەم ئوممەتە چاوی بەسیرەتی بەتاوی کراوەتەوە بۆیە بینی کەسێکە بینە کێتە ناو مەدینەوە یەکسەر پەلامەرەدا ئەیگرێت ئەڵێ ئەمە نیەتێکی خراپی هەیە کابراش ئەڵێ من هیچ نیەتێکم نییە هاتووم بۆ سەردان ئەڵێ نا ئیلا نیەتێکی خراپیە تون دەسو ئەوانەیە گرێ باتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم یا رسول الله ئەم پیاوە ئەبینم طبیعی نییە بۆچی هاتووی وەڵا هەر هاتووم زیارەتەکەم ئەی تۆ لەگەڵ فڵان کەسا دانەنیشتن پێکەوە نەدوت ئەگەر قەرزان نەبوومە ئەچوو محەممەدم ئەکوژد ئەو نەیوت قەرزەکانە بۆ دەمەوە نەهاتی من بکوژی شایەتمانی هێنا مەبەستەکەم لە ئیمامی عومەرە ئەوەندە وریا یەکسەر ئەم کەسەی ناسی ئەبوو لؤلؤی مەجوسی کاتێکە ئیمامی عومەر پێوت وتی خەنجەرێکم بۆ دروستکە وتی خەنجەرێکت بۆ دروستەکەم لە شەرق و غەربا دەنگ باتەوە فەرمووی ئەم پیاوە تەهدیدم ئەکا بە کوشتن ئەوە بمکوژێ وتیان کوڕە ئیمام نیەتی باش بێ لەگەڵێ وەڵا ئەم پیاوە فەقیرە ئەڵێ خەنجەرێکی باشە بۆ دروستەکەم وتی خەنجەرێک من لە شەرق و غەربا دەنگ باتەوە مەگە منی پێ بکوژرێ اینجا دەنگ ئەداتەوە ئەم چاوکراوەیی دڵ ئەفەرمێ جارێکیان ئیمامی عوسمان و ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دانیشتبوون تەوانا بە کەرامەتی موسڵمانی حسابە کرێ بە بەسیرەتی چاوی حسابە کرێ بەسیرەتی دڵ ئەفەرمێ پیاوێکیان بینی ئیمامی عەلی فەرمووی ئەم کەسە حەدادە ئاسنگەرە ئەڵێ ئیمامی عوسمان فەرمووی نە دارتاشە ئەمە نەجارە ئەڵێ پرسیاریان کرد لە کابراوەتی وەڵاهی زۆر دەمێ ساڵە خەریکی نەجاریم بەس ئێستا میهنەکەم مودەتێکە گۆڕە کردوم بە حەدادی قسەی هەردووکیان تەواو دەرچوو ئەمە چییە ئەمە بەسیرەتێکە کە ئینسان بە چاوی دڵ سەیرەکە بۆیە زۆر کات ئینسان ئەگەر هاتوو زۆر ڕۆچ و لە خواناسیە ئەگاتە ئەوەی چاوی دڵی بکرێتەوە ئەگەر لە گوناه هابوو چاوی دڵی کوێرە بێت وای لێ کە مۆر لە دڵی ئەدرێ ئیتر هیچ شتێک نابینە ڕۆشنایی نابینێ ئەسڵەن هەموو ناشرینەکان ئەو بە جوانی ئەبینێ ئینسان هەر کاتێک گەیشتە ئەو حاڵەتە ئیتر لە غافلینە یعنی لەخوا بە دوورە لە غەفڵەتێکی تەواوە ئاگەی لەخوا هەر نامێنێ